پاش دوو مانگ تا ئێستا هەوڵەکان بۆ کۆنتڕۆڵکردنی نەخۆشیە و کردنی پەردەی مێشکی مناڵان لە هەڵەبجە بێئاکامە. بەڕێوەبەری تاقیگەکانی هەڵەبجە بۆ پەیام ئاشکرای دەکات هیچ ئامێریکان نییە تا بتوانن دەستنیشانی سەرچاوەی نەخۆشیەکە بکەن و بەشێک لە پێداویستەکانیان بەردەست نییە. لە ئێستادا چیمان پێویستە کۆمەڵێک خۆی بەڕاستی ئەم پرۆسەیە ئەم نەخۆشیە بە دوو قۆناغا ئەڕوا. قۆناغی یەکەم پێوترێ قۆناغی تەشخیصی. بەداخەوە ئێمە ئێستا ئەوەی لەسەر بودجەی وەزارەت هیچ شتێکمان بۆ نەکراوە، هیچ شتێک نییە، هیچ کەسێک ئاوەڕێ لێ نەدانێتەوە. ئەن بەڕاستی موادی تایبەتمان پێویستە، موادی PCRمان پێویستە، ینی هیچ ئەداواتێکی ئەوتۆمان نییە کە ئێستا ئێمە بتوانین تەشخیصی ئەم نەخۆشی پێ بکەین. بۆ یەکان هانامان بردو بۆ تیمێکی پزیشکی ئێرانی، ئەمە ئەوکو قۆناغی چارەسەری، قۆناغی تەشخیصی. قۆناغی چاودێریمان هەیە، ئەوە کۆمەڵێک شیکاری مختبەری پێویستە، ئەوە بە هیمەتی بەڕێز بەڕێوەبەری گشتی ئەومان ئامادە کردو دابینمان کردووە لە ئێستادا. پسپۆڕێکی نەخۆشیەکانی مناڵانی ژاماژە بە کاریگەری خراپەکانی ئەوکردنی پەردەی مێشکی مناڵان دەکات. دەژڵێت نەخۆشیەکە ئاسایی نییە و مەترسیدارە. بێگومان ئەم نەخۆشیە ناتوانین بڵێن وڵا نەخۆشیێکی هەروە ئاسانە، نەخۆشیێکی ترسناکە لە ناو مناڵانە، چونکە ماکی هەیە. ئەگەر بێت و دایکان و باوکان بە وریایی و مامەڵی لەگەڵ نەکەن، مەسەلەن زوو نەیگەێنە لای پزیشک یا سەردانی خەستخانەی پێ نەکەن، چارەسەر لە کاتی خۆیان وەرنەگرێت. ماکی هەیە، یەکێک لە ماکان ئەوەیە کە ئەگەر بێت و چارەسەر وەرنەگرێ، لەوانەیە بیستنی لەدەست بات، لەوانەیە بینینی لەدەست بات، لەوانەیە تووشی گەشکەی هەتایی ببێت، یان تەرکیزی مناڵەکە، زیرەکی مناڵەکە لە داهاتووە زیرەکی و توانای عقلیان کەمە بێتەوە. بەس ئەگەر بێت و چارەسەر وەربگرن و لە کاتی خۆیان بەدەمیەوە بچن، ئینشاءالله هیچ لەو ماکانە ڕوونایەت. حکوومەتی هەرێم تا ئێستا بە فەرمی هیچ ڕاگەیەندراوێک و تەنانەت بودجەیەکی تایبەتیشی بۆ کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکە تەرخان نەکردووە. لێکۆڵینەوەکان لە سنووری پارێزگاکە تێپەڕی نەکردووە. لەلایەکی دیکەوە لەسەر داوای تەندروستی هەڵەبجە، تیمێکی پزیشکی لە زانکۆی تارانەوە هاتنە هەڵەبجە بە دوواداچوون و لێکۆڵینەوەیان لەسەر نەخۆشیەکە کرد. نمونەی چەند شیکاریەک و ئاوی پشتی چەند مناڵێکیان لەگەڵ خۆیان بردەوە بۆ تاران تا سەرچاوەی نەخۆشیەکە دەستنیشان بکەن. چەند دانە نەخۆشی فەحساتانی نردومە بوو تێران، ئینشاءالله لە چەند ڕۆژی تر وەڵامی ئەم فەحساتانەی مایەی فەقەرات دەردەچێەوە. ئینشاءالله دیاریکردنی نەخۆشی بەتایبەت ئینشاءالله دەردەچێ. من خواهش دەکەم لە خۆشەویستان کە ئەگەر لە ماڵتان منداڵی هەیە کە هەلامەی بوو، تایی بوو، ڕێشانەوەی بوو، دابەزینی و بۆشیاری بوو، لە سەرەتا دەردەچێت وەرە بۆ نەخۆشخانە. تا ئێستا 47 حاڵەتی نەخۆشیەکە لە ناو مناڵاندا تۆمار کراوە. نزیکەی 30 نەخۆش لە نەخۆشخانە چاودێری پزیشکی دەکرێن. وێ ڕایەوڵەکان بۆ دۆزینەوەی سەرچاوەی نەخۆشیەکە و ڕێگری لە بڵاوبوونەوەی هاوکات لە ئەگەری زیادبوونی حاڵەتەکان و تەشەنە سەندنی نەخۆشیەکە، تەندروستی هەڵەبجە نەخۆشخانەی وەفا بۆ چاودێری نەخۆشەکان دەکاتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.